بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت تۆم کاتەوە گەشت کاتێکتان باش خۆشەویستانم کارزان مەحمودم لە ڕووماڵێکی تایبەت بە پرسی جەنگی ئەمریکا و ئێران بۆ ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لەگەڵتاندا دەبم. ئەمڕۆ 29 ڕۆژە ئەمریکا و ئیسرائیل هێرشێکی زۆر چڕوپڕیان کردوتە سەر هەموو وێزگە هەستیارەکانی کۆماری ئیسلامی ئێران. لە دوای 29 ڕۆژ جەنگێکی چڕوپڕ بۆ سەر وێزگە هەستیارەکان ئەمریکا پرسێکی هێناوەتە پێش ئەویش بابەتی گفتوگۆیە دانووسان. ئامانجی ئەمریکا لەم گفتوگۆیە لەم کاتەدا ئەوەیە بەشێک لە چاودێران باسڵەوە دەکەن ئەوەیە کە دەیەوێت بزانێت دوای مانگێک ئایا ئێرانیەکان لەسەر هەمان بیر و باوەڕی بەرگریکردن لە کۆمارەکان و لە ڕژێمەکان ماون لە ژوورە تاریکەکان و لە پشت پەردە قسەیەکی دیکەیان نییە بۆ وتن لەگەڵ ئەمریکا. لامان کاتدا ئێرانیەکانیش دانەوێت لەم گفتوگۆیانەدا بزانن ئاخۆ ئەمریکیەکان دوای مانگێک لە بەرگریکردن لەگەڵ ئێران کە بەرگری لە خۆی دەکات ئایا هیچ گۆڕانکاریەک بەسەر ئایدیان سەبارەت بە ئێران ناتۆتە پێشەوە؟ ئایا ئەمریکەکان لە قۆناغی داهاتوودا نانەوێت کە ئێران وەک وڵاتێکی بەهێزی ناوچەکە بکە بە شەراکەتی ئابووری لە ناوچەکەدا؟ ئەمانە و چەند پرسێکی دیکە لە گەرمەی ئەم بابەتانەدا بووین ئەمشە و ئیسرائیل هێرشێکی چڕوپڕی کردووەتە سەر کۆمەڵێک وێزگەی گرنگی ئێران. ئیسرائیل ئایا مەبەستی ئەوەیە لەم کاتە هەستیارەدا ئەم پرسی دانووسانانە تێکدا؟ هەموو ئەمانە لەگەڵ کۆمەڵێک پرسیاری دیکەی گرنگ پەیوەست بەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز میوانەکەم بەڕێز هاوژین عومەر چاودێری سیاسی لە ستۆدیۆ کاک هاوژین بەخێر بێن. زۆر سپاس کاکەرزان. سپاس بۆم دەرفەتە ماندووبوونتان بەرزتە نرخێنین. زۆر سپاس کاک هاوژین، لەلایەک ئەمریکا دەڵێ دانووسان، لەلایەک ئێران تا ڕادێک نەرمینواندووە بۆی کە بزانێت دەمی ئێران تاقی بکاتەوە و ئەمریکا تاقی بکاتەوە و لە پێشەکەدا باسم کرد بزانم هیچ گۆڕانکاریێک بەسەر ئەجەندای ئەمریکا داهاتووە بۆ داهاتووی ئابووری. لامان کاتدا ئەم شەو هێرشی زۆر چڕوپڕ کراوەتە سەر ئێران. ینی بەگشتی چی دەگوزارێ ئەوەی کە لە واقعدا هەیە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس کاکەرزان. سپاسی بەرداوامشم بۆ کەناڵی ئاسمانی پێیام و بینەرانی بەڕێزی کەناڵەکەش. لە ڕاستیە بۆ مەسلەی ڕەوتی ڕووداوەکان و پەرەسەندنەکان چ بەگشتی چ ئەوەی جەنابەت باست کرد ئەم شەو یا ئەوەی ئیسرائیل دەستی تون کردوێتەوە زۆر شت هەیە باز بکرێ. یەک لەوانە عادەتەن لە سەروبەندی ئەوەی گومان وابێ شەڕ بوەستێ لایەنە بەرهەڵسکار و بە شەڕهاتوەکان زۆر جار گورزی ئەخیری خۆیان زۆر بە توندی ئەوە شێنن هەوڵەدەن زۆرترین گورز لە بەرامبەر بووە شێنن. ئەمە شتێکی چاوەڕوان کراوە. خاڵی دووهەم ئەوەی کە ئیسرائیل دەیکا لە ڕاستیە کۆمەڵی شت هەیە دەبێ بوترێ سەبارەت بە ئیسرائیل و بە تایبەتی ڕۆڵی لەم پەرەسەندانەی ئەخیرە. ئەوەی کە چاودێران بە گشتی باسیەکەن و تەرکیزی لێ ئەکەنەوە ئیسرائیل لە دۆخێکی قورسایە. ئەگەر شەڕەکە بە ئاڕاستەی وەستان بوەستێ و بڕوات و جەنگەکە بوەستێ. بۆ نمونە لەلایەک ئیسرائیل چاودێران پیان وایە هیچ ڕۆڵێکی نییە لەم شتەی کە ناوینراوە مفاوەزات یا ئاگربەست یا وەستانی شەڕ لە بینی ئێران و ئەمریکا. ئێستا ڕۆڵێکی ئیسرائیل هەستی پێ ناکرێت لەناو معادلەکەیان نییە وەکو تەرەفێکە کە چاوەڕێ ئەکرێت ترامپەڵێ ئەگەر ئێمە وەستانمان ئەویش ناتوانێت بڵێ نایوەستێنم. ئەمە شتێکی درە کە ڕەنگە قەیرانێکی چۆنەڵێ پەرایز خستنی بۆ ئیسرائیل ئەوە کردبێ. خاڵی دووهەم ئیسرائیل بەرگورزی گەورە کەوتووە. هەموو لایەک باسێکەن سەرە ڕای ئەو چۆنەڵێ تەعتیمە ئیعلامیەی کە ئیسرائیل پەیڕەوی ئەکا هەر لە مێژووی دروست بوونیەوە. ڕاستە زیانی زۆری زۆر زیانی بەرکەوتووە و بە تایبەتی ئەتوانین بڵێن لە نیوەی دووەمی شەڕەکەیە بە دواوە ئێران زۆر بە خەستر زۆر بە دەقیقتر گورزی کاریگەر لە شوێنە هەستیارەکانی ئیسرائیل دەوەشێنێ و بەڕاستی تۆ لە ڕووی جوگرافیەوە سەیری کەسە ئێران زۆر زیاتر هجومی لەسرە بەڵام ئێران وڵاتێکە سنوورێکی گەورەی هەیە سنوورێکی جوگرافی گەورەی هەیە ملیۆنێک و نزیکی 648,000 کیلۆمتر چوارگۆشەیە. بۆیە ئەگەر هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلیش چەند بەرامبەری هێرشەکانی ئێران بن بۆ سەر ئیسرائیل هێشتا کاریگەرەکەی زۆروان نابینرێت چونکە تۆ مەساحەی ئیسرائیل مەساحەیەکی بچووکە. ئەنجا یەکشتی تر هەیە کە ڕەنگە ئەمە زۆرێک لە ئیسرائیلی و ئەوروپیەکان لی تێنەگەن مەسەلەی سایکۆلۆژیا و نەفسیەتی تاکی شەرقی لەگەڵ تاکی غەربی زۆر جیاوازە. بۆ نمونە
هەرۆ لە ڕووی کۆمیدیۆ دەیبینی تاکی شەرقی ساروخەکە بە سەریا دەڕوا مەسەلەن شوێ ئەوش نەگوازێتەوە ئەو نازانم یاری تۆپی پێ ناوەستێنێ ئەو دەوام ناوەستێنێ ئەو چییەکە ژیان ئاسایە بەڵام ئەوان ژیانیان لێ تێکەچێ بە تایبەتی لێژەر زەمینەکان بەڵێ بە تایبەتی ئێران لە نیوەی دووەمی شەڕەکەوە ئوسلوبێکی گرتووەتە بەر ئەگەر چی لایەنەکانی وەکو ئەمریکا و ئەمانە بە مایی بێهێزبوونی ئێرانی لێکێن بەڵام ئێران وەکو تەکتیکێکی سەربازی پێڕەویەکە ئەوش ئەوەیە لە نیوەی یەکەم یا بیدایەتی شەڕەکەیە ئێران بە ژمارەی زۆر موشکی هەڵەدا بۆ ئیسرائیل و بنکەکانی ئەمریکا ئەو شوێنانی کە بە ئامانجگرتوونی بەڵام ئێستا ئێران بەس بۆ ئەوەی درێژە مەسەلەن بە حاڵەتی دڵە ڕاوکێی خەڵکی ئیسرائیل بدا و بۆ نمونە بەرگری ئاسمانیەکانیان چۆنەڵێ لاواز و ماندوو هیلاک بکە بۆ نمونە دوو ساروخ هەڵەیە سێ هەڵەیە ئەمە وا دەکا لە ڕووی ئاسۆی لە ڕووستونیشەوە بۆ نمونە بەردەوام ئەو وڵاتە لە حاڵەتێکی لە هەموو ئاستەکانە لە حاڵەتێکی ئیستینفار و نەفسی و دڵە ڕاوکەی بەردەوامە بن بەردەوام ئینزاری شەکا بەردەوام خەڵک لە ژێرزەمینەکانان بەردەوام قەسفیان لەسرە تۆ ئەگەر ساروخێکی شەڵی بۆ منتیقەیەکی محەدەد ئینزارەکانی ئیشەکەن ڕادار هەستی پێکە ساروخێ بێ دە ساروخ بێ بۆیە ئەمە ئەو لەسەر و هەموویەوە لە ڕاستیە ئەگەر ئێمە سەیری لێدوانەکانی ناتەنیاهۆ بکەین سەیری دەرکەوتنەکانی بکەین دەزانین کە لانی کەم لە ئەواخیر لە دەڕۆژی ڕابردووە لە نیوەی دووەمی ئەم جەنگەیە هەم دەرکەوتنەکانی کەم بوون هەم ناوڕۆکی گوتارەکانی گۆڕاون ئەگەر سەیری کە لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی شەڕەکەیە لە 28 مانگ بەیانی مامۆستاژین بۆچی ناتەنیاهۆ دەرکەوتنەکانی کەمبوونەتەوە من پێم وایە ئەمە چۆنەڵێ دەلالەت لە شکستێکی گەورە دەکا لەوەی کە بەڕاستی ئیسرائیل و ئەمریکاش هیچ ئامانجێکیان لە شەڕەکە نەپێکاوە لەبەردەم تەمومژ و چۆنەڵێ بەرچاولێڵیەکی گەورەیان نازان ئەوە بکەن ئەگەر سەیریکەی ناتەنیاهۆ بەس لە ڕۆژی یەکەما 28 مانگ کە شەڕەکە دەستی پێکرد بەیانی ئێوارە دوو تەسریحیدا تەسریحی ئاگرین لە هەفتەی یەکەم یا لە نیوەی یەکەمیا بە ئوسلوبی قسەیە کرد کە تۆ جۆر لێگر هەست بە کەمگرتنێکی زۆرە کرد یعنی تا ئەگەر بەشێکیش نەبی لە لایەنگری بۆ ئەو شەڕە بێتاقەتێکی نەفسی زۆر ڕووی تێک یعنی زۆر بە ئیستیعلاوە قسەیە کرد زۆر بە وەکو ئەوەی کە چۆنەڵێ کۆمەڵێک هێنە کەوتوێت نەبەردەست کۆمەڵێک ئاژاڵ یا کۆمەڵێ ئینسان کە مافی ئینسان بوونیان نییە ئێمەوامان کرد نیزامە ڕوخێنین سەرکردەکان یەکێکە کوژین ئەوە ئێستا کە سەیرێکەی ئەم دەرکەوتنانە لە ڕووی چەندێتیەوە نەماون و لە ڕووی چۆندێتی ژۆ خیتابی ئین کوانێ لە کاتێک کە ئەو منتیقەیی لەگەڵ دیمۆنا قەسف کرد ئێران یعنی بە قوترین خیتابین ئەوە بوو کە ئێمە لە وەزعێکی خراپین ناتەنیاهۆ مەفروزە عالەم بێ بە دەممانەوە ئێمە بە نوێنەراتی عالم شەڕەکەین چۆنەڵێ بێ دەغدغەی وڵاتانی تر بە وڵاتانی تری جیهان کە مباشی لە ناو شەڕەکەیانین بەڕاستی لە گەمەکە تێگەیشتون تۆ ئالۆزیەک دروستەکەی ئالۆزیەکە ئەگەر درێژە پێ بکێشە لانە سەر بۆ جەنگی جیهانی سێم بکێشێ و بەشێکی زۆری تەنانەت باسی کاریگەری ئابووری و پیشەسازیەکانێکن لە ساعن نەوتی ئەم منتیقەیە چێ بۆ وڵاتانی شەرقی ئاسیا بۆ کۆریای باشوور بۆ سین بۆ هەندستان بۆ تایلەند بۆ ئەم شوێنانەی بۆ یابان ئەوان ئینەکەی ئەدەن کابراڵە من بۆچی تۆ شەڕەکەی هەڵگیرسانەوە من بۆ بێم ئەوکەم لە کاتێکا من لە ڕێوە هەر زەرەرە دەم باجەکە ئەدەم بۆیە تونبوونەوەی ئەم هێرشانەی ئیسرائیل و ئەمانە بەشێکی تەسەورەکەم پەیوەندی بەم شتانەوە هەبێ تووشی سەرشێتیەک بوون ئەگەر سەیریکەی قەیرانێکی گەورە ڕووی داوە بە نیسبەت ئەمریکا و ئیسرائیل کە پێوترێ قەیرانی بنبەستی هێرشە ئاسمانەکان ئەوانەی کە چاودێرانی سەربازی و خوبەرای عسکەری باسی ئەکەن پێش شەڕەکە مامۆستا هەوژین ببوورە جاروبار دەمێ قاتەعاتکەم پێش شەڕەکە تیۆرێک هەبوو لە ئەمریکاوە بزانم جاریت کۆشنەر زاوای ترامپیش سەپۆرتی ئەم جۆرە بیردۆزەی دەکرد ئەویش سەپاندنی هێز سەپاندنی ئاشی لە ڕێگەی هێزەوە ئەمریکا و ئیسرائیل ناومێت بوون لەم تیۆریە سەبارەت بە ئێران لە ڕاستیە کێشەیەکی گەورە من باسم کرد یعنی تێنەگەیشتن یەک مشکلە هەیە بە تایبەتی لە ئەمریکەکان و بەشێکی زۆری ڕۆژ ئاواش تێنەگەیشتن لە سایکۆلۆژیا و بیرکردنەوەی تاکی شەرقی ڕاستە شەرق ئێستا بە تایبەتی ئەوەی کە پێوترە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەو بەشەی لە چۆنەڵێ لە داڕمانێکی حەزاری تەریخی مەسەلەن سیاسی یعنی مەسەلەن کۆمەڵێ دەردی گەورەیان هێتایە ئەژین ساڵانێکی زۆرە بەشێکی بەهۆی ئیستیعمارەوە بەشێکی بەهۆی ڕوخانی خلافەتی ئیسلامی و نەمانی ئەو دەسەڵاتە زلهێزە ئیسلامیە لە منتیقەکە بەشێکی بەهۆی ئەم نظامە دیکتاتۆریانەی کە دەیان ساڵە
چۆنەڵێ لە ناو چەکیا قوت کراونەتەوە و خەڵکیان ئەچەوسێنەوە بەڵام بەڕاستی تایبەتمەندیەکی خۆی هەیە یعنی تەنانەت دراساتی گەورە هەیە لەسەر جیاوازی نێوان ئەرزی شەرق و ڕۆژهەڵات و ئەرزی ڕۆژئاوا تۆ ئێمە لە ئەرزیەکانی زۆرینەی پێغەمبەران لەم ئێنەهاتوون یعنی کۆمەڵی حاڵەتی خۆی هەیە بیرکردنەوەی شەرقی ئەمان لەمە تێناگەن قیاسەکانیان ئەمان بۆ نمونە ئەگەر سەیری کەی لە شەڕی کاکارزان لە شەڕی خەلیجی یەکەمیشە یەکێک لەو پرسیارە گەورانەی کە لە ناوەندە میدیای جیهانیەکانە وروژێنە کەیانوو هەل لماذا یەکرهوننا ئەمریکەکانیان باشە بۆ ئەمانە ڕقیان لە ئێمەیە خەڵکی شەرق یا خەڵکی عالەمی ئیسلامی بۆ ڕقیان لە ئێمە بیران لەو پرسیارە نەکردبەوە کە ئەوان بە بەرپرسی یەکەمی نەهامەتیەکانی جیهانی ئیسلامی و ڕۆژهەڵاتی ناوڕاز ئەزانرێت فەرموو ئێستا باشە بۆچی شەڕ و ئاژاوە یەخێ ئەم مەنتیقە بەرنایە وانە سوتەمەنەیەکی هەیە سوتەمەنەیەکی خێروبێرێکی یانێ تاڵانیکەن بۆیە بەڕاستی کاکارزان مشکلەیەک لە تێگەیشتنا هەیە لە حساب نەکردن بۆ مافی نەتەوەکانی تر هەیە کۆمەڵە لە زانایانێکی وەکو بەڕەحمەت بیرمەندێکی وەکو دکتۆر عەبدولوهاب میسیری هەتا باسی ئەو نەعەدالەتی ئەکا کە بەبوونی ئەمانەوە لەسەر زەوی هاتۆتە دی بۆ نمونە ئەڵێ ئەگەر ئێمە هەمومان هەموو تاکێکی سەر زەوی وەکو ئەمریکیەک مامەڵە بکە شت بەکاربێنێ یەک گۆی زەوی ترمان پێویستە بێ بەس بۆ فرێدانی خاشاک بەو ئەندازەیە یعنی سەیری ئەم ڕەفاهیەتە کە مجتەمەعی ئەمریکی لەسەر سابیەوەکە دەڵێ باکووری گۆی زەوی لە سا 20 بەشەریەت پێکێنن باشوور و ناوڕاست بەرەو خوارەوە لە سا 80 پێکێنن باشە دەڵێ ئەو لە سا 20 بەشی لە سا 80 بەکارێنن لە سا 80 بەشی لە سا 20 بەکارێنن بۆیە بەڕاستی ئێمە لەبەردەم چیین بۆیە ئەڵین شەڕ پێفرۆشتن مەسەلە ئینتیمامان نییە ئێمە بۆم شەڕ بڵین تەرەفێکی لە شەڕ بەڵام ئەوانەی نوخبن ئەوانەی بیرمەندی ڕاستەقینەوە بێلایەنن لە عالەمە ئەوانەی شارەزای گەورن باز لەم حقەتە قوڵە دەکەن یعنی جیاوازیە گەیە لە تێگەیشتن لە طموح لە ئینسانی بوونی مەسەلەی خەڵکی شەرق ساڵەهای ساڵە ئەمانە بۆن منە شەڕوە منتیقانە ئەفرۆشن ئەمانە لە هەموو ناحیەکانەوە یعنی چەکیان تیا تاقیەکەنەوە ئاژاوە دروستەکەن مەسەلەن خێر و بێریان ئەبەن یعنی ئەوەی کە بۆ نمونە ئەمریکیەکان لە 2003 و لە دوای شەڕی کۆیت و چۆنە لە حربی خەلیج یەکەمەوە و تا ئاگاتە عفوان خەلیج یەکەم لە دوای داگیرکردنی کۆیت و خەلیجی دووەم لە 2003 ئەوانەوە لەم منتیقەیە کردویانە یعنی بەڕاستی لەگەڵ هیچ پێوانەیەکی ئینسانیان ناگون کامە خێر و خۆشیان بۆ منتیقەکە بۆیە تەسەور ئەکرێ مەسەلەن کە ئەم سراعە هەر بەردەوام بێ چونکە تا سەبەبەکە هەبێ بەردەوامەکەش کە دوای مانگێک لە شەڕ ئەمریکا و ئیسرائیل ناومێد بوون لەوەی کە ئێران وها پاروێشی ئاسانی با پرسیارەکەم ئاواڵێ ئەجاویستم ئەوە بکەم یعنی ئەم پێشەکێ بۆ ئەوە بێ کە تۆ تێ نەگەیشتی لە طموح و لە بیرکردنەوە و لە تواناکان و لە مافەکان و لە پێداویستەکانی من بەتەکید ئەوە نەتیجەکەیەتی باشە هەر لە ناو ئەمریکایە کاک کارزان بڕۆ چەندین دراسات هەیە یعنی باز لەوە کراوە کە ئەم شەڕە ئایندەیەکی ترسناکە هێنێ بۆ ئەمریکا باشە ئێوەرە مەسەلەن کێ گوێی لێگرتن ئەم ئیدارەیەکی بڵین توندڕەوە هاتون کۆمەڵێ محافزینن و خاصەتەن ترامپیش کە دۆخێکی تایبەتی بیرکردنەوە و نەفسی هەیە مثلا بەم ئاڕاستەیە بران لەو لاشۆ ئیدارەیەکی تری توندڕەوترت هەیە کە هاتۆتە سەرحکم لە ئیسرائیل ئەمەیان کردووە بۆیە ماوەساوژین بابەتێکی سەرنجی ڕاکێشام دۆخێکی تایبەتی نەفسی هەیە ترامپ ینی کەسێکی ئاسایی نییە دۆناڵد ترامپ خۆی دوو جۆر قسە هەیە لەسەر ئەمە ئەوی ئێمە ئێستا مەسیەکەین وەکو بینەر کە مەسەلەن بەیانی شتێکەڵێ ئێوارە شتێکی ترەڵێ من لە ڕاستیە وەکو فزولی معریفی خۆم زۆر دەگەڕام بزانم ئایا لە ناوەندە ئەژنەبیەکانە هیچ قسەیەک لەسەر ئەمە کراوە یعنی خۆشبەختانە من کتێبێکم دەستکە و بە زمانی ئینگلیزی کە بە ناونیشانی ئەوەی نەکێتی The Dangerous Case of Donald Trump 37 زانای تەندروستی عەقلی و تەندروستی نەفسی یعنی دەروون دروستیەوەی پێوترێ زانای دەروون دروستی ئامادەیان کردووەکی پەیپەرێکیان نووسی و حەو بەرگە کتێبەکە چی دەڵێن بە کوردی و بە کورتی ئەم کتێبە لە 2007 نووسراوە سەرەتای ئیداری ترامپ بڵین چاپ کراوە کە خۆتان نەزانن لە 21 دەسەڵاتی گرت 21 2007 تا 21 ئەوە دەورەی یەکەمی بوو 2021 باز لەوە دەکەن کە طبعا بە لێکۆڵینەوەی زانستی و کەسەکان هەموو ئەمریکین زانای ئەمریکین یعنی ڕەبتی بە قسەی من و تۆ نییە بڵێن وەکو تاکێکی شەرقی
بەڕاستی ئەمە کتێبەکەی من زۆر سەرنجی ڕاکێشام یەکەم جاریشە یعنی دەیبینم بەرگی کتێبەکەیە ئەمە بەرگی کتێبەکەی بەڵێ The Dangerous Case of Donald Trump یعنی لە ڕاستیان من زۆر سەرنجی ڕاکێشام ئەگەر چی کتێبەکە ئێستا بەردەست نییە لێرە بەڵام من لە ڕێی زیرەکی دەستکردەوە نزیکی 2000 کلیمەیەکم لە ناڕۆکی کتێبەکە ئەوە کرد یعنی بە کوردی و بە کورتی باسی کێشەی نەفسی و عەقلی دۆناڵد ترامپەکەن کە بۆ سەرۆکایەتی کۆمار و ئیدارەی وڵاتێکی گەورە و زلهێزی وەکو ئەمریکا نابێت. لە چیشەوە ئەمە دەکەن؟ ڕاستە بنەمایەک هەیە قاعیدەیەک هەیە کە وەختی خۆی باز لەوە کراوە گۆڵد وۆتەر بنەمایەکە کە دەبێ هیچ کەسایەتیەکی گشتی ئەمریکا هیچ دراسەیەکی نەفسی بۆ نەکرێ بەڵام ئەم 22 زانایە کە یەکەم جار یەکەم تەبعی کتێبەکەیان نووسی و دوایی لە 2019 بووە بە 37 زانە باز لەوە دەکەن شتێکیان ناونا واجب التەحذیر یعنی پێویستی ئاگادارکردنەوە ئەڵێ ئێمە ئەگەرچی ئەو بنەمایە دانراوە وەختی خۆی لە میساقی ئەو کەسانەی یا پەیماننامەی ئەو کەسانەی کە ئەم بڕوانامەیە بەدەستێنن کە نابێ بەبێ فەحسی سەریری تۆ تەقیمی سلوکیات و سیحەی عەقلی و نەفسی ئەو ئینسانە بکەی ئەڵێن بەڵام ئێمە بە لێدوانەکانی بە هەڵسوکەوتەکانی بە چۆنەڵێ ئەوانەی گەشتونەتە ئەوەی کە ئەم پیاوە لە ڕووی سایکۆلۆژی و پیاوێکی تەواو نییە کێشەیە پیاوێکی نەرجسیە پیاوێکە تەعاتوفی کەمە پیاوێکە نەقد و ڕخنە قبوڵ ناکە پیاوێکە پاشەکشەی کردووە لە ڕووی مستەوای عەقلیەوە جامە باسی 2007 بۆ 2019 ئەکەن بە تاکید ئەگەر چاپی تازەی بێ بۆ باسی 26 و 25 و ئەم کێشانەی کە لە 6 مانگ هەژنۆمانگی ڕابردوو ئەوکرا دۆناڵد ترامپ کێشەی لەگەڵ جۆ بایدن هەبوو بەڵام خۆی خێریکە ڕوبەڕێ و کێشانە دەبێت ئەمە لێرە زۆر جوان باسکراوەیەکێ لە کێشەکان ئەوەیە ئەڵێ ڕێزی نییە بۆ بەرامبەر تەعاتوفی نییە بۆ بەرامبەر خۆ ئێمە دەیبینین هەتا ئەڵێ بۆ نمونەت یەکێ لە ینی فەسڵی ئەخیری ئەم کتێبە لە هەمووی مهمتر چییە لە فەسڵی حوتەمیە کۆمەڵی ڕاستپاردەی ئەوە کردووە کە جارێکی تر بەرمەبنای تەجربەی دۆناڵد ترامپ لە ئیدارەیە کە ئەم کارە ساتە گەورانەیە دووبارەیەکەم باسی 21کەین کە کاتی ئەوان تەجربەی مامەڵەی لەگەڵ کۆرۆنا و کۆمەڵی حاڵەتی ترا و لێدانی قاسم سولەیمانی و ئەمانە باسەکە یعنی بەبێ ئەوەی کە ئەم کتێبە ئێستا نووسرابی و باسی ئەم ئەزمونە تازەیتریان بەڵێ ئەڵێن بەرئەنجامی ئەم حاڵەتەی ترامپ ئەبێ ئێمە هەڵسەنگاندنێکی نەفسی تەواو بڕیار بدەین لە یاسا کارپێکراوەکانی وڵاتە بۆ هەر کەسێک کە خۆی بۆ پۆستێکی گشتی یا بۆ ڕئیسی وڵات ئەوە دەکات بۆ نمونە بەردەوام لەژێر چاودێرییا بێ بۆ نمونە هەندێک سیاسات ئەوە بێ کە ئەو کەسە ناچار کە هەندێک سیاسات بڕیار بدرێت لە وڵاتەن ئەو کەسێک کە خۆی بۆ ئەو پۆستە ئەوە دەکات ناچار بکرێ چۆنە لە فەحسی سەریری بکرێ و کێشە نەفسیەکانی خۆی باسکا بۆ ئەوە ئەمە گوتارەکەیان ڕووی لە چییە ڕووی لە ڕای گشتی ئەمریکا و دەنگدەرانی ئەمریکا بۆ ئەو کاتە کە جارێکی تر بیر لەوە نەکەنەوە دۆناڵد ترامپ ئەوشێرن مەبەست نەمە چییە کتێبەکە بەڕێزان جیهان لە خەتەردا بەڵێ یەکێ لەو شتانی کە ئەم کتێبە باسیەکە ئەڵێ ئەم تەسەڕوف و بیرکردنەوە توندڕەوانەی دۆناڵد ترامپ کێشەی بۆ سەلامەتی گشتی و کۆمەڵگەی ئەمریکیش دروست کردووە کۆمەڵگەی ئەمریکی تووشی لێک چۆنەڵێ دژایەتی ناوخۆیی کردووە مەسەلەیەک تووشی کە بەبوونێ ئەمەوە تووشی خەڵک بۆ بریتە لە دڵە ڕاوکێ بەردەوام کە تۆ نەتوانی پێشبینی تەسەڕوفات و بیرکردنەوە و لێدوان و تەسریح و هەڵسوکەوتەکانی ئەو کەسە بکەی بە تایبەتیش ئەو کەسە سەرۆکی وڵاتێک نییە وەکو خۆیان ئەڵێن لە هەندێک ڕێواتیانە ئەڵێن کاکە سەرۆکی ئێمە سەرۆکی جیهانە بۆیە تویتێکی دۆناڵد ترامپ خۆمان نەزانین سعری نەوت بەرزەکاتەوە سعری نەوت لە عالەمان نزمەکاتەوە تۆ لە عالەما کە ڕۆژانە 100 ملیۆن بەرمیل بە تەقریبی بەکاری هێندێ بۆ پیشەزازی وانە تۆ ئەگەر تەسریحێکی ئەم کەسە $2 سعری نەوت دابەزێنیا بەرزی کاتەوە چەندەکات لە عالەم ئەمە هەر لەو ناحیە و باسی زۆر باشە بۆیە بەڕاستی ئەوە جەنابەت باسی ئەوت کرد من بەڵێ ئەوە ئینشەڵا من ئەگەر بزانم هێنە شتێکی لەبارەوە هەر لە تۆڕە کۆمەڵایەتەکان لەسەر باسەکەین بەڵام ئەمە دلیلێکیشە لەسەر چی بەڕاستی لەسەر ئەوەی کە ئێمە زۆر جار کە باسی شتێکەکەین مەسەڵەن خۆشە بگەڕێینەوە بۆ دراسە زانستیەکان بێلایەنەکان یعنی چۆنە لە قسەی فان نەبێت ڕاست مەسەڵەن ئێمە دەزانین لە عالەمە تەعاتوفێک هەیە لە دژی ئەم هێرشکاری ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و مەنتیقەکە و کە ئەم شەڕ پێفرۆشتنەی کە هەیە بەڵام بەڕاستی تا ئێستاژ نوخبەیەکمان هەیە ئەوەی پێوترێن نوخبە کە ناچێتە ژێرباری ئەم حقیقەتانەوە سەر لە کوردستانی بینین یعنی بۆ نمونە بۆ بەشێک لە شەڕی نەفسی و میدیایی بەرامبەر خەڵک بەرامبەر مثلا حەق ناڵێ یا بۆ نمونە
کۆمەڵێ شتەڵێک کە هیچ تاکێکی مەسەلەن زانستی ڕەسەن لە مینای مەفروض نییە بیر ئەمانە شێ خۆمە قسەی من و تۆ نیە تا بڵێن وڵا کاکە لەگی فانی ئێمە دەرهاتوو ئەوە خۆی کەساتی دۆناڵد ترامپ یەک بەرنامەی تایبەت و چەند بەرنمەیەک شەڵ دەگرێت بە تایبەت ئەم کتێبەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد بەڵام لە گەرمەی شەڕەکان لە دوای 29 ڕۆژ لە جەنگ کاکاوژین پرسێک هاتووتە پێشەویش پرسی دانوستانە لە هەمان کاتدا وەکو ئاماژەم پێکرد دوێنێ شەو گورزی زۆر توندیان لە یەکتر وەشاندووە هەتا وەزیری دەرەوەی ئێران باسلەوە دەکات بەم جۆرە لەوانەیە وەڵامی دانوستان نەدەینەوە ئەم گورز وەشانە لەم کاتەدا کە دەستی دانوستان هاتووتە پێشەوە چۆن هەڵسەنگاندی بۆ دەکرێت پێتان وایە ئیسرائیل دەیهەوێت ئەم دەست پێشخەریە لە بار ببات دۆخەکە لە کۆنتترۆل دەبچێت خۆی پێشتر کاگەینەبێ ئەمە ئەوە بڵێن جارێ ئەمە دانوستان نییە ئەی چییە؟ ئەمە وەستانی شەڕیش نییە ئاگربەستیش نییە ئەمە پرۆسەیەکە وەکو پێ ئۆترێ نامەگۆڕینەوەیە یعنی تا ئێستا ئەوەی کە هەیە ڕاستە هەردوو لایەنی سەرەکی بە شەڕ هاتوو ئێران و ئەمریکا یعنی ڕغبەتێک دەبیندێت لەوەی کە کۆتایی بەم شەڕە بێ بەڵام هەریەکەو بە شێوازی خۆی بە ئامانجی خۆی بە بیرکردنەوە و تێڕوانینی خۆی ئامانجی ئەمریکا لەم گفتوگوۆیە چییە؟ دەیەوێت دەمی ئێرانیەکان تاقیب بکات تا چەند سازش دەکەن؟ باسی لەو ساواسی بیرکردنەوە و لێدوان و سلوکیاتی دۆناڵد ترامپەکەین بەڵام نازانی ئایا تا ئێستا ئەمە ئێرانەکانیش بە ڕسمی دەیڵێن بەرمەبنای چەند خاڵێک تا ئێستا ئێرانەکانیش متمانیان نییە بەوەی کە دۆناڵد ترامپ ئەم کەسایەتیەوە بەم بیرکردنەوە توندڕەوانەی کە هەیەی بۆ مامەڵەکردن لەم قەزەیە مەبەستی بە فعلی وەستانی شەڕ و دانوستانە یا غافڵگیریە یەکەم ئەمە جاری تا ئێستا ئەگەر بێ بە غافڵگیریە بێ بە سێم پاشە ئەمە یەک دوو ئەمە سەبەبێکە تۆ ئەڵێ حەدیسەکە فەرمێ لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين نەکەر مؤمن لەیا بەشێک لە کەسی ژیر یعنی بەڕاستی مؤمن نەبێ کەسێکی ژیر بێ نابێ دووجار لە کونێکەوە بگەزرێ ئەمە یەک دوو ئەم لەشکرکێشەی کە ئێستا هێزکۆ ئەکاتەوە لە مانتیقەکە و هێزی تازە ئەهێنێ کە زۆرێک لە خوێندنەوەکان بۆ ئەوەیە کە احتیمالی هەندێک چۆن دەڵێ ئۆپەراسیۆنی خێرا و دەستوەشانی خێرا بۆ داگیرکردنی هەندێک جەزیرە یا بەڵکوتانە سەر بنکەی ئەتۆمی یا ئەم شتانە کە ئەم گومانەشی لێکرێت سێ تا ئێستا شەڕەکە خستە یعنی ئەم سێ وای کردووە کە تۆ ئەگەر حەزیش بکەی دانوستان بکەی وەکو ئێران نەگەیشونتە و خۆیان باسەکەن نەگەیشونەتە ئەو متمانەیی کە بڵێن ئێمە دانوستان نەکەین لەگەڵ ئەمریکا و پێیان وابێ ئەمریکا بە فعلی مەبەستێتی دانوستان بکە ئەمە ئۆکو نیەت وەکو خاڵی دۆم ئەرزم کردی ئەمە تا ئێستا بەرزترین ئاستی ئەم بابەتە نامەگۆڕینەوە ئەوی وڵاتێکی وەکو پاکستان واتە تۆ ناومێدی لەوەی کە ئەم جۆرە نامەگۆڕینەوە ناومێد نیم بەڵام شتەکان وەکو خۆی باس کرێ ئێستا 15 خاڵ لەلایەن ئەمریکاوە بە پاکستانە بۆ نەگەیشتە ئەمریکا ئێران وەڵامی داوتەوە ئێران 5 خاڵی گەورەی ناردووە عینوانی ئەوەی کە ئەمریکا باسیەکە دانوستانە عینوانی ئەوەی ئێران جوابی یاوتەوە ئاگربەستە مەرجەکانی ئاگربەستە خۆش دەزانی یعنی پێشمەرجی هەموو دانوستانێک ئاگربەستە کۆتاییێنان بە شەڕە ئێمە نەک ئاگربەستمان نییە تونبوونەوەی شەڕەکەشمان هەیە بە تایبەتی لە تەرەفی ئیسرائیل و ئێرانەوە باشە و هیچ ڕێکەوتنێکیش ڕووی نەداوە بڵێن لە قۆناغی ئەم نامەگۆڕینەوە بچینە ئەوەی کە شتێکی هەنیەت باشی ئەو شەڕەکە بۆ نمونە بۆ هەفتەیە بۆ سێنەوە بۆ هەفتەیە بۆ سێنەوە ئەوەی کە ئەمریکا دەیڵێ ئێمە بۆ سەر ناوەندەکانی وزە وێزگەکانی وزە تا 6-4 درێژی ئەەکەینەوە ئەوە وەگەرنا هێرشەکانتە تیۆرێکی دیکە هەیە ئەویشەوەی کە ئەم دانوستانە بۆ ئەوە بێت کە ئەمریکا گۆڕانکاری بەسەر استراتیژ و بیرکردنەوەی استراتیژیدا پێ بەرامبەر بە ئێران بەو پێی کە تێگەیشت بێت ئێران پاروێش وها ئاسان نییە چکە هەموو لاک دەزانن کە ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ رووسیا و چین پاڵپشتێکی بەهێزی ئێران لە ناوچەکەدا سەرنج لەسرم جۆرە تیۆرێکی ئەگەر ئەمریکا نیەتشی واقعی هەبێت و تێگەیشت بێت لەوەی کە ئێران بە ئاسانی ناڕۆخێ دوجار تێچوویەکی زۆری دەوێت ئەمەش کاریگەری دەکاتە سەر وزەی جیهانی و ڕخنێکی زۆریش لە ئەمریکا دەژیرێت ئەو قەیرانە گەوری بۆ وزەی جیهان دروستی کردووە ئەمەش ڕێی تێناچێت لەم بۆ دەوە هەردوو خوێندنەوەکە هەیە خوێندنەوە یەکەمەوەیتمان بێمتمانەیە کە چۆن لە سەیدی مووقیفە
وانە حکمی ئەوە ئەگەر لە حاڵەتێک کە ئەمریکا جددی بێت لە دانوستان لە ڕاستیە ئەمە کۆمەڵە شتەگەێنێ یەکەم ئەوەی کە بەفعلی ئەتوانین بڵین ئەگەر چی ئەمریکا و ئیسرائیل گورزی گەوریان لە ئێران و شانووە چ لەسەر ئاستی تیرۆرکردن و کوشتنی بەشێ لە وانە لە پیادەکانی سەف یەکەم و دووەمی ئەوە بۆ ژێرخانی ئەو وڵاتە بەڵام خاڵ یەکەم ئەوەیە کە ئەم دوو هێزە شکستی گەوریان هێناوە بەرامبەر ئێران ئەمەش تەداعیاتێ بێت لە ڕووی ناوخۆیی لە ڕووی دەرەکی تەداعیاتەوەیە کە بەڕاستی ئێمە ئێستا لە مانگی 2026 انتخابات ئەکرێتەوە بۆ هات ئەوی پێوترێ نوێکردنەوەی نصفی تەجدیدی نصفی بۆ یەک لە سەرسەی کۆنگرێس و بۆ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و بۆ بەشێ لە عومدەی ویلایەتەکان و هەنێ لە قازیەکان و کۆمەڵێک پۆستی گەورەیە لە ئەمریکا کە ئەمە هەموو ئاماژەکان بۆ ئەوە ئەچن شعبیەتی دۆناڵد ترامپ و حیزبی محافظین زۆر هاتوۆتە خوارەوە بە تایبەتی بەهۆی ئەو لێکەوتە ئابووری و گەورانەی کە لەسەر کۆمەڵگەی ئەمریکی دروستی کردو ئەم شەڕە لە گرانبوونی سوتەمەنی ئەوانەوە ئەمانەی دەبێت ئەمە شکستێکی گەورەیە بۆ ئەوان لە ڕاستیە مەسەلەن ئێران بە قوتێکی گەورەوە دەرەچێت لە مەنتیقەکە ئەڵێ پندێکی عەربی هەیە لە گورزێک پشتن نەشکێنێ بەهێستەکە لە ڕاستیە من یەکەم ڕۆژ لەم بەرنامەیە وتم ئەگەر نیزامەکەی ئێران بە لاوازیش بمێنێتەوە بەزەم نیزامە ئەوە هەر سەرکەوتووە هەموو شتێکی تر قەرەبووە کرێتەوە ماوەتەوە تا ئێستا ماوەتەوە نەگماوەتەوە لە نیوەی دووەمی شەڕەکەوە بەهێزە تا ئێستا بە شێوەیەکی بەهێزتر بە شێوەیەکی چۆنەڵی کاریگەرتر هاتوتە ناو شەڕەکە تۆ باسی ئەوم لەگەڵا مەکە مەسەلەن احتیمالی زۆرە بۆ نمونە سین لە ژێرەوە هاوکاری بکە رووسیا هاوکاری بکە چ هاوکاری استیخباراتی بێ چ پێدانی معلومات تەقەمەنی بێ بەڵێ یعنی لە ڕاستیە کاگ کارزان ئێمە دەبێت زۆر دەرز لەم شەڕەوەرگرین ئەوانەمان کە لە دەرەوەی معادلەی شەڕەکەین یعنی یەکێک لە من لە زۆر مەجلیسی تری شاوتومە بەڕاستی هەموو شتێک بە خۆش و ناخۆش و کۆمەڵی ئەزمون و تەجربە و پەندی لێوەرەگیر یعنی دراسەی سایکۆلۆژیای تاکی ئێرانی زۆر مهمە یەکێ لەو شتانەی کە مەسەلەن عنسوور و ڕەگەزی بە قووەتی ئێرانە لەمانەوە لە بەرداوامیدان بە شەڕ ئەو نەفەس درێژی و ئەوەی کە پێوترێ سەبری استراتیژی ئارامگرتنی استراتیژی بۆ ئێرانەکە تۆرە سەیری کە لە وڵاتانی شەرقی ئێمەیە بڵێن شەرقی ئەوسەط و عەرەبیە هەموو مجتەمەعێکە لەسەر هەڵچوون لەسەر دەفعبوون لەسەر ئاعسابی گەرم زۆر بەمان ئیشەکەین بە مجتەمەعی کوردی و بە مجتەمەعی تورکی و بە مجتەمەعی عەرەبیشەوە باشە سێرەکەی ئەو وڵاتە گوزێکی گەورەی لێ ئۆشێندا کەسی یەکەمی تیرۆر کرا پیاداتی عسکەری ڕیزی یەکەمی تیرۆر کرا چۆن ئیمتیساسی ئەو هەموو شتیان کرد گەورەترین مەترسی لەسەر ئێران ئەو هجوومە ئاسمانیانە نەبوو مەسەلەی هەستانی ناوخۆیی بوو زانە چۆن معادلەکەیان هەڵگێڕاوە چۆن گەلیان خستە پشتی خۆیان بۆچی بۆی پاڵپشتیان بکەن چۆن ئەو یەکریزیە دروست بوو لە ناو کۆمەڵگەی ئێرانیە ئەمانە هەموو دەرسن لەلایەک شکستی ئەمریکا کەمە یعنی ئێستا لە ڕاستیە کارزان ئێمە ئینسان زۆر بیرەکاتەوە لەم شەڕ یعنی کۆمەڵێشت تێکشکێنران کۆمەڵێ و هەم کە دروست کرابوون لای تاکی منتیقەکە کە ئیسرائیل نابەزیێ ئەمە نازانم قوبەی حەدیدیە و هیچ شتێک نای بڕێ و ئەمە نازانم ئەمریکا کاکە من قسەیەکی وەختی خۆی لە وتارەکە مامۆستا باپیر ئەو کاتە هێشتا نازانم شەڕی کەنداو نەبوو بوو هی 2003 بەڵام ئەوەن ئەگەری سەرهەڵدانی شەڕەکە هەبوو قسەیەکی کردوتی زۆر کە زەرە کاکە ئەمریکا ئەوەی وتی تەواو مامۆستاوتی کاکە لەسەر و ئەمریکا خوا هەیە ئێمە وەکو موسڵمانی اعتیقادمان وایە ئەگەر چی ئەمریکا زلهێزی بەشەریەتە لە ئێستایە یعنی گەورەترین هێزە بەڵام دەسەڵاتێک هەیە کە دەسەڵاتی خوای گەورەیە یەکەم عیبرەتی ئەمە وەکو کەسی موسڵمان من دوێنش لە پۆستەکان نووسیم یعنی خوای گەورە زۆر بە ئاسانی دەوری گۆڕی لە ماوەی کەمتر لە ساڵێکە بەشێ لەم وڵاتانەی کە ئێستا لە کەنداوە وێرانکاری ڕووی تێکردوون تێوەگلاون لە شەڕەکە بەسەلەن وڵاتی بێ هەڵوێز بوون وڵاتی بێ ڕەحم بوون وڵاتی چۆنەڵێ بێ هاوسۆزی بوون بەرامبەر هاوزمانەکانیان لە غەزە کە وێران نەکرا هەندێکیشان باز لەوە دەکرێت کە بەشدار بوون سەیرەکەی ئێستا خوای گەورە ئەوەی کرد بەرامبەریان بۆیە وەستانی شەڕ
جگە لە دەلیلی شکستی خوێندنەوە غەڵەتەکانی ئەمریکا و ئیسرائیل بەڕاستی هەڵکشانێکی گەورەی ڕۆڵی استراتیژی ئێرانە بێت لە سەرباری کۆمەڵشتی سەرباری هەموو خوێندنەوەوانە بەڵام دوجار ناوەگۆڕینەوەی کار هەیە لەو نێوەندەدا پاکستان هەڵبژێردراوە لە کاتێکدا کە سنووری لەگەڵ ئێران هەیە لەو لاشەوە هاوکاری و هەمانگیشی استراتیژی قوڵ لەگەڵ واشنگتن هەیە پاکستان لەو لاشەوە چینمان هەیە کە دەڵێن فشارێکی زۆر دەخاتە سەر ئەمریکا بۆی هەرچیز و ئەم شەڕە کۆتایی پێبێنێت چونکە کێشەی بۆ ئابووری چینیش دروست کردووە هەموو ئەوانش جۆرێک لە خوێندنەوەن پێمان دەڵێن ئەگەرێکیش هێشتا هەرە هەیە بۆ وەساندنی جەنگەکە سەرنجی بەڕێستان لەسەر هەڵبژاردننی پاکستان و پەیامەکانی پاکستان چییە؟ وەکو باسەکرێ کاکردان وەکو باسەکرێ هەوڵی تریش هەبووە لە لاوە مەسەلەن تورکیا هەوڵی داوە میسر قسەی خێری بەحسابتیا کردووە طبعا میسریش ترسی هەیە لەوەی گەروی لە پاکستان لەنگەری بەڵام ئەوەی کە ڕۆڵە گەورەکەیە ئێستا لە پاکستانەوە بینێ یعنی وەک وڵاتێکی خاوەنچەکی ئەتۆم بۆ طبعا وڵاتێکە وڵاتێکی خاوەنچەکی ئەتۆم وڵاتێکی گەورە و گرانە لە مەنتیقەکەیە کۆمەڵی خوێندنەوە هەیە بۆچی پاکستان ئەمە دەکات طبعا تۆ کەم فاوازاتەکەی ئەبێجی هەتێک بی خەڵک ئەتراف بە قووەت و بە ڕۆڵە بکە طبعا ئەم بنەمایانە لە پاکستانە خۆی هەیە مثلا یەکێکی عسکەری هەیە پێگەیەکی عسکەری گەورەی هەیە قوەیەکی استراتیژی و ئینی گەورەیە لە مەنتیقەکەیە بەڵام بەشێکی کە ئیکا بۆ بەرژەوەندی خۆشێتی پاکستان بەڵێ دافعی ئەمنی و جوگرافیمان هەیە بۆ نمونە یەک لەوانە تقریبا 9000 پێم وابێ 900 کیلۆمەتر حدودی هەیە لەگەڵ ئێرانە 900 ئەمە لە ڕووی جوگرافی و ئەمنیەوە 900 کیلۆمەتر حدودی هەیە ئەمە یەک دوو لایەنی ئەمنی بەشێک لە کۆمەڵگەی پاکستانی شیعە مەذهەبن ئەگەر کێشەیەک بۆ ئێران دروست بێ نظام بڕوخێ باری مەسەلەن ناوخۆیی ئێران تێک بچێ طبعا کۆمەڵێ نەتەوەی جیا و زیاد لە مەذهبێکیشی تیا ئەگەرچی زۆری نەمەذهبی شیعەن ئەم کاریگەریان لە ڕووی ئەمنی قەومیەوە ترسی هەیە بگوازرێتەوە بۆ پاکستان لێکەوتەیە بێ لەسەر پاکستان چونکە ئەویش بەشێکی زۆر ئەوەی هەیە و ئەمەش ئەگەرخوا نەخواستە نەئارامیەک دروست بوو پاکستانی شەگرێتەوە مەسەلەی ئاوارەبوون چۆن تورکیا ترسی هەیە مۆجەی ئاوارەبوون ئەگەر دروست بێ لە ئێران و چۆنەڵێ ئاشتی ناوخۆی ئێران تێک بچێ ڕوەکەنە پاکستان ئێران سنووری بە حەو وڵاتەوە هەیە بە پاکستان و ئەفغانستانەوە خۆ خەڵک ڕەنگە مەگەر بە ناچاری بچێ بۆ ئەفغانستان خۆیکا بە پاکستانەوە چونکە هەر ئاوە چۆن ئێمە لێرە لە مەریوان و باشماخۆ داخڵەبین ئاوە حدودی بەڕیانەیە بە پاکستانەوە بۆ ئەمە ترسێکی گەورەیە ئیستقراری ئێران جارە لە ڕووی ئەمنی و جوگرافیەوە ئیسفادەیەکی گەورە هەیە بۆ پاکستان ئەمە خاڵێکی تر ئاڵوگۆڕی بازرگانی ساڵانەیان هەیە بای 5 میلیارد دلار لە بینی پاکستان و ئێرانە کە پاکستان ئیسفادەیەکی زۆری لێکە ڕەنگ نییە وەستا بێ چۆن تیجارت لە بینی هەرێمی کوردستانەوە ئێمە ئاگدارین لە مەرزەکانەوە بە تایبەتی مەرجیان نەوەست بەڵام لاواز دەبێ و کاریگەری لەسەر هەردوولا بە تایبەتی لەسەر پاکستانە بێ لە ناحەی تریشەوە کاکین ئەو مەسلەی نەوت طبعا نەوتی ئاسیا کە کێشەی بۆ دروست بێت لە گەروی هورموزەوە بێ بەشێک پاکستانیش بە تاکید کێشەی بۆ دروستە شتێکی تر هەیە کە ئەوەی من متابعەم کرد پاکستان ڕۆڵی تریشی هەبووە لە شەڕی ساردا لە هەفتاویەکە تاکە دەوڵەت تێبوو کە کەوتۆتە بینی سین و ئەمریکاوە یعنی ڕۆڵێکی گەورەی هەبووە لە مەسلەی دەرکردنی سۆڤێت لە ئەفغانستان کاریگەری گەورەی هەبووە بە تایبەتیش ئێستا ئەگەر سەیری قۆناغی ڕابردوو بکەین زۆر مفاوەزاتە کرا زۆر دانوستان و شت دەکرا لە قەتەڕە کرا لە قەتەر و پێگەینەوە بەڵێ ئێستا قەتەر ئەگەر چی مەسەلەن ئێران بە دوژمنی خۆی ئەوەی نەکردووە بەڵام کاریگەر بووە بەم شەڕە بەشێک لەناو معادلەی شەڕەکەیە قەتەر بە شێوەیە لە شێوەکان لەبەرەوە ئێستا قەتەریش ناتوانێت بۆ ڕۆڵە هەستی بۆیە تقریبا ئەمانە کۆمەڵێک هۆکارن کەوا لە پاکستانەکەن ئەنجا پاکستان دەوڵەتێکی سەربازیشە مەشهورە لە کۆنەوە دەسەڵاتی سەربازی لە ناو پاکستانە کە جڵەی پاکستانی گرتووە احترام و سوقلێکی تایبەتیان لای هەموو ئیدارەکانی ئەمریکا هەبوو بە تایبەتی ئەم مشیر عاصمە کە ئێستا تۆ حافظ قورئانی شۆ کەسایەتی دینیشە ڕێز ئەرکان و چۆن لە سوپاس سالاری ئەو وڵاتێ ترامپ خۆی پەیوەندی پێوە کرد کاکاوژین من زیاتر پرسیارم لەو مەبەستەوە کرد جۆرێک لە خوێندنەوە هەیە ئەوەی کە لەبەرەوە کە پاکستان خاوەن چەکی ئەتۆمە جەنگەکەی ئەمریکا و ئێران گەیشتووەتە ئاستێکی مەترسیدار واتە لە دوای ئەم دانووسانە
ئەگەر بێت و نەگەن بەڕێکەوتن احتیمالی هەیە ئەمریکا چی دیکە نەفەس درێژینێکیشە بەرامبەر بە ئێران وە چەکی ئەتۆم بەکاربێ سەرنجان لەسەر ئەم خوێندنەوەی چییە؟ خۆی دەکرێت یعنی عاملی سەربازی و ئەمنی قەومی لە ناو قەزێکەیە واریدە بەڵام این کێشە مەرج نییە مباشر کێشەی ئەمنی هین کێشەی بڵێن ئەتۆمی بۆ پەیوەندی بە بەرنامە ئەتۆمیەکەی یا بەچەکی ئەتۆمی پاکستانەوە من شتێکم نەبینیەوە لە ناوەندە جیهانەکانە مەراکیز دراسات ئەوەی متابعەم کردووە بڵێ مباشر شەڕی ئێران مەترسی لەسەر ئەوە هەیە بەڵام جۆرێکی تر مەترسی باسە کرێ کە ئەگەر ئەم شەڕە بە ساڵحی ئیسرائیل و ئەمریکا تەواو بێ نظامی ئێرانی بڕوخێ کاریگەری چۆنەڵێ مامناوەند و دوورمەودای لەسەر کێ بێ لەسەر وڵاتانی وەکو تورکیا لەسەر پاکستانە بێ چونکە ئەم سەرشێتی ئیدارەیەکی توندڕەی وەکو بنیامین ناتانێ هەو باسێکا و شەرقی ئەوسەتی تازە داڕێژینەوە من ئەبم بە ئەها چۆنەڵێ ئیمبراتۆری منتیقەکە و ئەمەی کە لە هەفتە و دوو هەفتەی یەکەمی شەڕەکەیە باسی ئەکرد ئێستا کەس نازانێت لەکوێ خۆی شاردوتەوە یعنی ئەمە بە تەکید لە حاڵەتی ڕوخانی نظامی ئێرانی و شکستی ئێرانە چۆنەڵێ پاکستان و تورکیا ئەبن بە وڵاتی یەکەمی مەطروح لە قەزێکە ئەگەر چی پاکستان نەوەی هەیە و علاقاتێکی باشی لەگەڵ ئیدارەی ئەمریکا هەیە بەڵام خۆتەزانی ئەم ئینانە لا يرقبون في مؤمن إلا ولا ذمة يعني بەڕاستی ئەمانە دەوڵەتانی خەلیج و کەنداو کە ترامپ بە ئاشکرا لەسەر تەلەڤیزۆنەڵێ لە سعودیە گەڕام و بە 2 تریلیۆن دۆلارەوە و لە قەتەرەوە بە 2 تریلیۆن هیچیان بۆ نەکردن یعنی یەک شت کاگێ من زۆر سەرنجی شتێکمدا لەوەی کە ئەمانە هەست بە وجودی ئینسانی بوون و مافە سەرەتایی و ئینسانی و حەزارەکانی تاکی شەرق ناکەن هەموو ئەو دراساتانەی کە ئەم ئیعلامی غەربی باسیەکەن سەبارەت بە گەروی هورموز و لێکەوتەکانی باشە طبعا خۆتەزانی گەروی هورموز یعنی دوو سایدە بە کوردەکەی چۆن هەناردەی لێکەی ئاژ هاوردەی لێکەی هەمووی بیر لە سا 20 بۆ 21 نەوتی جیهان بە تایبەتی شەرقی ئاسیا لە خەلیجەوە هەناردەکرا بە گەروی هورموزا بۆ ئەوە باشە مەسەلەی لە سا 45 گۆگر لە سا 13 پترۆکیمیاویات و ئەوانە بەڵام بیر لەوە ناکەنەوە هاوردە لە سا نزیکی خواردن و پێداویستەکانی خواردنی بەشێکی دەوڵەتانی وەکو قەتەر و کۆیت و بەحرێن و خەلیج لە سانەوەی لەو گەروی هورموزەوە دێ لە وڵاتانەوە باشە بیر لە مەساڵحی خۆیانەکەنەوە بیر لە تێچووە ئینسانەکانی ئەم شەڕە ناکەنەوە بیر لە وێرانبوونی کۆمەڵگەی خەلیجی ناکەنەوە کە بەشێکی باج ئەم سەرانەیان نا بە ئەمریکا هۆی بیان پارێزێ بۆیە بەڕاستی کاک ئەمانە یعنی هیچ ئەمانێکیان نییە یعنی بۆ نمونە وەکو زانایان باسێکەن ئەمسالی چۆمسکی ئەمسالی عەبدوڵڵاه مەسیری کۆمەڵی زانای گەورە و بیرمەندی گەورەی تر لە جیانە ئەمان تەنانەت لە عەلاقاتی دەولیە لە مامەڵەکردن لەگەڵ ئەوانی ترا قەداسەت و ئینسانیەتیان خستە تەنەکەی خۆڵەوە یعنی ئێستا کە مامەڵە دەکەن مامەڵە لەگەڵ ڕۆحی ئینسانە ناکەن مامەڵە لەگەڵ ڕەقەماکەن مامەڵە لەگەڵ شتا ئەکەن ئەمە شتە بەڵام من و تۆ ئینسانین ڕۆحمان هەیە مافمان هەیە یعنی پێداویستیمان هەیە شتمان هەیە ئەمانە ئینسان وەکو قەڵەمە دەبینن ئەم قەڵەمە ئەتوانی فڕێی بی ئەتوانی بکەیتە تەنەکەی خۆڵەوە ئەتوانی بەسەریا بڕۆی بۆیە بەڕاستی ئەمان پاکستان و تورکیا ئەمانە بەشێک ئەم ترسیان هەیە ئەگەرینەکە بێ شەڕێتە بەردەرگای خۆیان حدودی 900 کیلۆمەتری بە ئێرانەوە هەیە سبەینێ ئەگەر بیانێ ئیسیفزازی پاکستان کەن بە جانبی مەزهبی هەیە ئیسیفزازیەکەن بە مەسەلەی بەڵێ بە سونەکانی بەلوج و ئەوانە یعنی دۆناڵد ترامپ من بینیم و هەڕەشەرێک لە سەرۆکی پاکستان توتی سەرەی ئێوەش دێت هەر لە شەڕی غەزەدا کاتێکە پاڵپشتی بۆ غەزە دەربڕی بە تووشیاش چەندجارێک وتویانە کە ئێوەش چاوەڕێکن ینی ئەم جۆرە هەڕەشان کردووە باسی تەنگەی هورموزت کرد ئەوان بەس بیر لە هەناردەی ئێرە دەکەنەوە بیر لە هاوردەی ئێمە ناکەنەوە ئەگەر دۆخی تەنگەی هورموز بەم جۆرە لەژێر سەیتەرەی ئێراندا بمێنێت ینی ئەمریکا چی دەکات کاک هاوژی من پێم وایە ئەمریکا گیری خواردۆ هیچ پێ ناکرێت چەند بەڵگێ ئێران بووە بە ئەمری واقع لە تەنگەی هورموز بە تەکید بووە بە چەند بەڵگەیەک لە سەرەتای شەڕەکەوە ئەمریکا بۆ مەسەلەن حەلی ئەم مشکیلەی گەروی هورموزە وتی من باخیرە و کەشتیە جەنگیەکانی خۆم ئەنێرم لەگەڵ کەشتیەکانی کە نەوتیان هەڵگرتووە سوتەمەنیان هەڵگرتووە بۆی بیپارێزن ئێران گاڵتەی پێهاو زۆر بە ئیسێزاوە لە ئیعلاما ڕەدیە کوا کردی ترامپ قۆناغی یەکەمەوە قۆناغی دووەم داوای لە دەوڵەتانی ناتۆ و سین و ئەوانە کرد سینیشەوە غەیری ناتۆ ئەوتیە بێ ئێوە مستەفیدن لەوە بێن کەسیان نەهاتن برز
هەموو هاوپەیمانیە قەدیموونەکانی کە لە 2003 هاوپەیمانێکی نێودوڵەتی دژی عێراقەوە کرد کامیان ئەویان کەسیان هەندێکیان هەڕەدیشاندایەوە باشە ئەوەشی بۆ نەچووە سەر ئێستا قسەیەکی تری کرد لە ماوەیاڵە کێ هەر مستەفید بووە مەفروض ئەوان بەشدار بچکە ئێمە لە پێناوی ئەوان ناشەڕەکەین هیچی ئەمانی بۆ نەچووە سەر بە تەکید قۆناغی چوارەمیشی بۆ ناچێتە سەر اینجا هەر شتێک بێ داگیرکردن بێ مەسەلەن هەڵکوتان بێ هەر شتێکی تر بێ ئیلا دەبێ بێتەوە سەر مێزی گفتوگۆ ئەوە بکات چونکە بەڕاستی طبیعەتی جوگرافی زۆر جار دەورە بینێ ئێمە زۆر جار باسی ئەومان کردووە تۆ جاری وایە لەبەردەم حکمی جوگرافیایی حکمی جوگرافیا بۆ نمونە ئێستا زۆر جار باس لەوە دەکرێت ئیدارەی سلێمانی و ئەم منتیقانە کە یەکێتی سەرپرشتێکا زیاتر مێلانە بەلای ئێرانە پارتی لەولا بەلای تورکیا بەشێکی ئەمە حکمی جوگرافیە ڕاستە ئەمانە نەیانتوانیوە سەروەریەک مەسەڵەن سەربەخۆییەک دروستکەن مقاوماتی بۆ هەرێمی کوردستانەوە بکەن بەڵام کاکە تۆ حدودەکە لەگەڵایەتی ئەوە تا ئەو سراع لەگەڵ نزیکی دە وڵاتەکە باشە حەوهەشتێکی کەنداو ئەوە ئەمریکا ئەوە ئیسرائیل کە ئەمانە زلهێسترین لە ڕووی قوی عسکەریەوە مەبەستت چیە لە حکمی جوگرافی ئەمریکا مەبەستم لەوەیە ئێران لە منتیقەکەیە هەزاران ساڵە هەیە قووەیەکی گەورەی هەیە هێزی بەشەری هەیە ئەوە کە پێم وابێ نوێنەرەکەی قەتەر لە ئومەی متحیدە بوو یایەکێک بەرپرسێکیان وتی هەزاران ساڵە ئێران هەیە هەر لەوێ دەمێنێتەوە ئێمەش هەزاران ساڵە لە منتیقیان ئێمە دەمێنەوە هەر ئێمە دراوسەیەکین خەڵکی ترەکەیەت و ئەڕوا بۆیە بەڕاستی ئەم گەروی هورموز بە حکمی جوگرافی بەسەر گەروی هورموزدا بەڵێ خۆگە تۆ سەیریکی کاکە گەروی هورموز دوو سایدە لە ئینەکەیەکی دوو میلە تقریبا نزیکی 3 کیلۆمتر 3 کیلۆمتر کە چوون و هاتنە بێ هەر سایدی ئێتۆ بۆ نمونە سبەینێ ئەگەر بە شەڕی پارتیزانیش بێ تۆ مەترسی دروستەکەی بۆ هەرکردی کاکە تۆ داگیرەکەی ئەخۆ تا قیامەت ناتوانانی ئەمنیەتی دائینکەی تۆ ئێستا ئێران بۆ نمونە میلەتێکی 100 ملیۆنیە ئەڵێ 1 ملیۆن بۆ نمونە پاسدار و اینی هێزی بەڕیمان حازرە بۆ بەرپەشدانەوەی هەر هێرشێکیەوە جگە لە ئەسلیحە و جگە لە عەتاک ئێمە نازانین ئەمە حقەتی وایە یاوانیە بەڵام بەرئەنجامی شەڕەکانی سلمێنن ئێران و فاجعاتی پێ ئێ باشە تۆ چۆن مەسەلەن تۆ ئەمە جەزیرەیەک کۆمەڵە جەزیرێ وانە تۆ ئێستا لێەوە بڕۆی کاکە ناوی بنێت چەتە ڕێگر تۆ هەنێ ڕێگە هەیە خەڵک پیان ناڕوە وانە چەندین ڕێگەمان هەیە بۆ نمونە لە ڕێ ئەمبار و ئانۆ بە وشکانی وەختی خۆی بۆ نمونە داعش هاتە سەر ڕێگاکە لە داقوق نازانم چیە هاتە نەدەتوانرا کۆنترۆل کرێ شوێنێکی وەکو گەروی هورموز ئێرانێک لەی داگیر بکرێت چۆن ئەمینە کاتمان زۆر کەم ماوە گفتوگۆکەمان تۆزە قوڵ بوو دوو پرسیار زۆر بەلامەوە گرنگە ئەویش یەکەم مۆڵەتەکەی دۆناڵد ترەمپ یەکەم جار 2 ڕۆژ و دوای کردی بە 5 ئێستا کردوتی بە 10 ڕۆژ دوای ئەم 10 ڕۆژە ئەگەر گەروی هورموز نەکرێتەوە لە ژێرخانی وزە و کارەبای ئێران دەدات ئەکا بە 15 ڕۆژ ئەزانی چییە لە ڕاستیە هەموو ئەمەی کە باسەکرێ هەمووی داتاشرا و سیناروی ترەمپ خۆیەتی لە مێشکی خۆیە لە ئەمە دانیشتە بووین ئێران قەسفی بۆ نمونە ئەو دیمۆنە ئەو شوێنەی کرد باشە لە پڕوتیەوە 48 ساعتم دانا ئێران وێرانەکەم و هەرچی وێزگەکانی وزەیەتی وایلیەکەم ڕۆژ دوای ئەوە گەیشتینە نزیکی 40 سەعاتەوەی نەمابووتمان ئێستا ئەوە دەبێتی ئەوە 5 ڕۆژم ئەوە کرد یعنی هەموو شتەکان سیناریۆکان یەکتەرەفەن بۆیە تۆ سەرباری ئەوەی کە ئێمە باسمان کرد سەنازانی بە تەمای چین بەڕاستی ئایا ئەم مهلەی بۆ لە وێستگا تۆمیەکانیدا بۆچی لە ژێر خۆمە حەز ناکەین وێرانکاری هەبێ بەڵام بۆچی لە سەرەتاوە ئەمە 3 جارە ئێرانیەکان قسە بە دۆناڵد ترەمپ دەگۆڕن بۆچی لە ژێرخانی وزەی ئێران نادات لە ئێرانەکان دەترسن لە کاردانەوەکانی دەترسن بە تەکید ئێران ئەزانی چی ئەگەر تۆ سەیریکەی طبعاً دوو جۆر دراسەمان هەیە دوو جۆر لێکدانەوەمان هەیە لە میدیا جیهانەکانیشە یعنی باز لەوە دەکرێت ترامپ لەوەتی هاتۆتەوە بۆ ئیدارەی دوم نزیکی زیاد لە 3000 درۆیە یعنی ئەڵێ ڕۆژی 20 درۆی بەرەکەوێ کردوێتی ئەو قسانەی کە گرو نەیبرێت سەر بەڵام لە میدیا جیهانیەکانەوە من بیستمە ئەڵێ ئێران وتوێتی ئەمە دەکەم کردوێتی یعنی ئەو هەڕەشانەی کە ئەوەی کردووە بە تەدەڕوج و بە پلەبەندی هەمووی هێناوتە پێش شەڕەکە وتی من لە منتیقەکە لە بنکە ئەمریکیەکانێ لێدا لێ نەدا وتی گەروی هورموزوادی یەکەم کردی ئێستا ڕاستە ئەڵێ من بە تەواوەتی دام نەخستووە بەڵام بە ئەمری واقع داخراوە ئەڵێ ئەوەی کە من بەدڵم نەبێ نابێ بڕۆ
بۆی چوە سەریا بۆی نەچوە سەر. کاتە ئەمریکا لە ئێران دەترسێ لە گەروی هورموز؟ بەتاکید ئێران وەک خۆیان باسیەکەن کۆمەڵێ بژاردەی تری قورستر لە بەردەمیانە. وەزیری بەرگری رووسیا دەڵێ باشتر وایە دانوستان بکەن لەگەڵ ئێرانە ڕێبکەون، چونکە ئێران ئەڵێ هەموو ئەوەی لە جبەخانەی خۆی بەکاری هێناوە لە ساروخ و لە درۆن و لەچی هەمووی بەرهەم هاتوو هی کۆگاکانی تا ساڵی 2010 تا ئێستا ئەڵێ ئەوەندەی چەک و ئەسلیحە و تەقەمەنی بەدەستەوە ماوە کە هەموو شەرقی ئەوسەد بسووتێنێ. یعنی لە ڕاستیە ئێران بەتەکید بژاردەی تری هەیە بۆ ئەم شەڕە وەکو خۆیان باسیەکەن. ئێمە بۆچی سیقە بۆن منە بە لێ دوای ترام ناکەین بە ئێرانەکەین مەسەلەوەنی ئێمە مەیلان بین بەلای ئێرانە شتێکە، بەڵام سەیری دەرئەنجامەکانەکەی. کاگاوژین کۆتا پرسیارم بۆ بەڕێزت لە حاڵەتی دەستدرێژکردن بۆ دانوستان دەبینین کە هێزی مارەنزدێ زۆر بە کورتی هاوکارانم پێم کات نەماوە شەڕی وشکانی ڕوودەدات. ئەمە کۆتا پرسیار بە وڵی پرسیارەکە من ناتوانم نەخەبیری عسکەریم لە ڕووجگرافیا و مەسەن شێوازی نەکەوە، بەڵام هەموو شتێک واریدە. یعنی ئێران ناتوانێت بۆ نمونە تۆ دووشت هەیە لەم فاوەزاتە، من هەموو جارێڵم قەتعی هەیە زەنی هەیە شتێکی تەواو قەتعی هەیە شتی گوماناوی. ئەمریکا ئەوێ دەمودانی ئێران دەربێنێ بەم 15 خاڵە، بەڵام شتی گومانایی باتێ ئەوەشی کە هەیە ئەڵێ وەرە من فاوەزاتەکەم، بەڵام ئەوی ئەمە زەنیەکەیە، بەڵام ئەوی کە قەتعیە هێنانی هێزە بۆی ئێرانیش زۆر لە وەزیرە کرد حسابی ئەوە دەکا گریمانەی ئەوە دانا ئەمریکا دەست بۆشێنێ، بەڵام ئەکرێ هەموو ئەمانەوانە بێ ئەکرێ مەسەلەن جدی بێ ئەمریکا لەم فاوەزات و گەشتێتەوە قەناعەتی کە قۆناغی چوارەم دەست پێ بکا کە هێرشی بەڕیە زۆر یعنی مەجای گەڕانەوەی نابێ، بەڵام ئێستا تا ئێستا مەجای گەڕانە و پاشەکشەی هەیە و چۆن لە زەرەر لە نیوەی بگەڕێتەوە بە هیوای ئەوەی شەڕەکە بوەستێ شتەکان شنەوە شوێنی خۆیان قوربانی زیاتر نەبێ و بەڕاستی سیاسەتی نێودەوڵەتی ڕشت پێیاکە مؤسساتی نێودەوڵەتی وەکو UN و ئەوانەی کە مەرجعیەتی دەولین بۆ ئاشتەوایی محکەمەی عەدلی دەولی UN ڕێکخراوەکان و ئاژانسەکانی ڕۆڵ و قورساییان بۆ بێتەوە، نەک عالەم بێ بە عالەمێکی چۆنە لە کۆمەڵێ توندڕە و بێسەروبەر تەحکومی پێوە بکرێ و هەزاران و ملیۆنان قوربانی و گیانیشی تیا بە هەدەر بدرێ و دوایش بە داوای لێبوورنێک و بە چۆڵکردنی مەنتیقەیەک. بۆ بەڕێز هاوژین عومەر چاودێری سیاسی کە تام کاتە لەگەڵ مابووی سپاس بۆ شڕۆڤە و خوێنەوەکانی بەڕێستان. زۆر سپاس کاکە، زۆر سپاس. خۆشەویستانم کۆتاییمان هێنا بەم ڕۆماڵە تا بە یەکەیشتنەوە لە ڕۆماڵی داهاتوو بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ.